عزیزان و خۆشەویستانم کاتتان باش، هیوادارم لە هەر جۆ هەم ساڵ و سڵامەت بن. لە خزمەتتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێسایی دێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە کۆتایی هاتنی هەڵبژاردننی بە ئیسلاح ڕیاسەت جمهوری و داهاتووی ئەم مەزحەکە. هاوڕێسایی دەگەدەنگی منە بیسی زۆر خۆش هاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاسان دەکەم. سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەران، فەرموو لە خزمەتە. سوات بۆ تۆش. هاوڕێسایی دەروەکو بۆ خۆ لە جەریانای مەزحەکەی بەناو هەڵبژاردننی ڕیاسەت جمهوری تەواو بوو و بە قەولی معروف لە کڵاوی شۆعبە بازیەکان کەروێشکێک بە ناوی پزیشکیان هاتە دەرەوە بە ناوی ڕێی جمهوری ئێران. نەزەریەوە سەبارەت بە نەتیجەی ئەم هەڵبژاردنە چییە؟ بەڵێت لە مورد انتخابات لە ئێرانەوە ئیتر پێم وایە هەموو کەس دەزانێت کە زۆر مەسخەرەس بەخۆڵەت و مەزحەکەس لە مۆردۆ لازم نییە قسە بکەین. منتەها نەتیجەی انتخاباتە زۆر ڕۆشن بوو. ئەو جۆرە کە پزیشکیان سەری لە سندۆقە هاوردە دەرەوە معلوم بوو کە کاندید خودی ڕژیمە و ڕاستەخۆ کاندید خودی خامنەییە. خۆ زۆرش ڕۆشن بوو. جمهوری ئیسلامی لە شرایەتی زۆر خراپە ئەم انتخاباتە خەریک و بەرگوزاری کرد. ڕئیسی بەرحاڵ مرد و لازم و انتخاباتێک زووترەس ئەنجام بدەن. ئەوزا جمهوری ئیسلامی زۆر خراپ بوو. خۆیان پیشبینیان نەکرد کە لەم انتخاباتە باتەوە بە وەزیەت جامە ئەو نیگەرانی مردم و ئێترازات وەسیعی کە هەست لە ڕژیمە و نەفرەتی وەسیع کە وجودی هەست عەلەی ئەم ڕژیمە لەلایەن ئەکسەریەت مردم کرێکار و زەحمەتکێش و ژن و جوانەوە پیشبینی ئەوەی کەم انتخاباتە حتا نسبەت بە انتخاباتکردتل وەک مەجلس وەک انتخابات ڕئیس جمهوری 1400 کە کەمترین مردم مشارکت کەن و بەشداریکەن کە نەتیجەیەکی هەروە بوو کەش مشاهدەمان کرد. لە اینجا جمهوری ئیسلامی بەدەستەمە دەستیدا بە تەرفەندێکی جەدیدەوە وە کەسی وەک پزیشکیانی هاورد. هەدەفیشانەوە بوو کە مقدارێت بێسڵات تەنور انتخابات گەرمکەن بە قەول معروف. خۆ ئەوان ئەسڵن بۆیان مهم نییە مەسەلەی مردم، منتها حداقل نظر ئەفکار عمومیە بۆی مەشروعیەتی قانونی بدات و بێژن بالاخره ئەم جمهوری ئیسلامی هێشتا ئیمکان مانەوەی هەست ئیمکانەوەی هەست کە دوبارە انتخابات کات بێت دەردی سەر و بینیتە پشتسەر و ئەمانە بە تایبەت ڕوو بدەرەوە ئەفکار عمومی خارج لە کشور و اتحادیە ئەوروپا و مەجموعەی ئەمانە خۆب ڕئیسیان هاورد وە ئەو جۆرە کە ئێمە مشاهدەمان کرد دۆر ئەوەڵ و دوم انتخاباتە دۆرەوەڵ کە ڕسمەن ئەعلام شکستی کرد خامنەئی وتی 60% بە نظر ئەوانە 60% کە حتمما فرتر بووگە. باسەوەی کرد کە ئەمە معنە نییە کە مەخالف جمهوری ئیسلامی بەرعکس دقیقاً ئەو کەسانگەرە کە شرکەتیان نەکرد و لە انتخاباتان نەی گەورە بوو دەرواقع بە جمهوری ئیسلامی خامنەئی دایان و مخالف 100% جمهوری ئیسلامین. منتها خۆ توانیان بە هاوردن پزیشکیان بەرحاڵ مقداری بازارگەرمی ایجادکەن بە تایبەت لە دۆر دوومە مقدارێت تۆهم ایجادکەن حداقل لەناو بەشێک بەخەڵ معروف خاکستەریە دوورنمایکیان نییە یاوێکە نیگەران لە ئایندەیت بالاخره هێشتا ئەگەڕن لە دەروون ئەم نظامان بەڵکو اتفاقاتی بکەفێت کە تۆغەمی فرتر نییە بالاخره تعدادی لەو مردمیانە کێشەپای انتخابات. منتها خۆ لە نظر ئەکسەریەت مردمە ڕۆشنە چ جەدیدیان چ پزیشکیان هەردووکیان حەفز نظامن و هەدەفیان بەرحاڵ نگهداری لەم ڕژیمە و حمایەت لەم ڕژیمە هەست. خودی پزیشکیان ڕسمەن بعدەزەوەی کە انتخاب بوو تەشەکوری کرد لە خامنەئی وتی بدون حمایەت خامنەئی من بەرحاڵ نام لە سندۆق دەرناهات و بەلافاصل چوە سەر قەور خۆمێنی بە حزب وڵای لوبنان و حەماس پەیامی دەکات حمایەتیان لێکات لە سیاسەت تاکنون جمهوری ئیسلامی حمایەت دەکات هەروە حزب وڵای لوبنان و ئەمانە. لە نتیجە ئەمە سەناریۆک بوو بە نەزەر من جمهوری ئیسلامی لەم دۆرە هەروە کە ئیشارەم کرد بە دەلیل موقعیت جمهوری ئیسلامی موقعیت شکنەندەی کاسی و ئەزانە نەفرەتێ بسیار
گەورە کە ئەکسریەت مردم هەستیان لەم ڕژیمە بەرحەڵ سناریۆکیان دروست کرد کە نقطەی تۆهم ایجاد بکەن انتخابات بەرگوزارکەن بژن بەخەرە ئەوە مردم هاتن انتخاباتیاندا بەسڵ ڕێیانداوە لە نظر بەرحەڵ ئەفکار عمومی دنیا و نیشان بدەن کە بەخەرە ئەم ڕژیمە هێشتا هەر سەرپاوە هێشتا توانێت بە حیات خۆی ئەدامە بدات ئەم سەناریۆ بە نظر من نەتیجەکەی بووبەوە خودی پزیشکیانیش واقعا هیچ تەفاوەتێکی تەک ئەو یەکانتر نییە خۆی ڕسمەی ئەعلامی کرد دێمە سەرە و پرسیارە هاوڕێسایی سپاس بۆ تەوزیحەکانت بەڕای ئێوە دوایم هەڵبژاردنە پەیامەد و تاسیراتی ئەمە انتخاباتە پێ وایە چ دەبێ و چۆنە بێ و چ مشکلات و چاڵشێ لەسەر ڕێگای بە ئیسلاح کامە ئیسلاح تەلەبە و پیان وایە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ جەلیلیان مانەوە مشکلاتەکەی پزیشکیان چییە بن بەڕای ئێوە لە داهاتووە دەزانیت چۆنە ئێمە بارها باسمان کرد لەم تریبینەوە مانە ئەسڵی هەر نەو تەغیرێ حتا بوچک بە نەف مردم لە ئێرانە خودی جمهوری ئیسلامیە لەنجینە چوارجەوەی جمهوری ئیسلامی هەر تەحوڵێک ئیجاد بێت انتخابات مەجلس بێت ڕئیس جمهوری بێت هەر کەسێ بێتە سەر قودرەت ئەم وەزیەتە تەداوام پێیاکات یعنی جمهوری ئیسلامی هذا بحران سياسي عميقة مشروعيتي لنظر أكثرية مردمو چگەژێر سوال نیشانیان دا مردم لە تی چەند ساڵی گذشتە و آخرین اتفاقی کرێرانە کە 1401 خیزش انقلابی بێسڵا ژینا موقعیت اقتصادی بسیار بسیار شکننده از جمهوری اسلامی لە دەورەگەر گذشتە دیمان حتا لە دەورەی 30 ساڵەی حاکمیت ڕئیسیە دیمان علیرغم و ئیدعاگەلەکە کردی وەزیەت اقتصادی زۆر خراپتر بوو تۆڕم زۆر فرەتر بوو فقر و فەلاکەت و بەدبەختی مردم فرەتر بوو بە بۆ دەرەجەیشە اختناق و سەرکوبی ئەدام فرەتر بوو لە نەتیجە پزیشکی سهلە هەر کەسێ تر بێتە سەر قوتر لە جمهوری ئیسلامی جز تەداوم ئەو وەزیەتە کە حاکمە لە ئێرانە بە لەحاز سیاسی و بە لەحاز اقتصادی و هیچ تەغیرێک بە نەفردم ناتوانێت ایجاد بێت مادام جمهوری ئیسلامی لە قدرەتا بێت لە نەتیجە هەر ئیدعای کە ئەمانە بیکەن وتەخودی پزیشکی هیچ ئیدعایکی نەکردگە بە تۆرە واقعی فقط ئەوەی باسەوەی کردگەوتیە تەلاشەکەین دەست دووستی درێژۆکەینەوە بە ڕووی جەهان تحریمەکان هینکەین بێستا لابین یا توافقاتی بگەین لەسەر مەسەلەی بەرجام وشتە ئەمە تو قسە باسی کە کردی گێتە ئەو جگە بە داخل ئێران هەڵەگەڕێتەوە ئەسەن جورعەتەوەینەوە هیچ وعدە هەتا دانشگاه دەفعەتیش باسم کرد لەم تریبوونەوە لە مقابل دانشجوی و خەریک قساکەیش من هیچ قاڵی بەوە ناتان بدەم لە نتیجە پزیشکی بە هەموو باقیتر وەک جێیلێکتر وەک ڕئیسی وە کشتەمانە هەردووکیان بالاخره هەدەف نسیم در نتیجە پەیامەدەکەی ئەوەسە کە تا ئەو جێگە بە جامعە هەڵەگەڕێتەوە بە ئەکسەریەت مردم هەڵەگەڕێتەوە تەکلیف ئەم مردمەتەکە و ڕژیمە ڕۆشنە یعنی ئەو تەناقزاتە کە وجودی هەست ئەمیقەن وجودی هەست بە قەول معروف دەڕێک معروف گەورە لە بین مردم و جمهوری ئیسلامی وجودی هەست کە بەکانەوە ئێدام پێیاکە مردم دەستەنگن مردم کاریان گەرەکە اقتصاد وێرانە گرانی هەست و ڕۆژ بە ڕۆژەمە خراوترەوێت جمهوری ئیسلامی ناتوانێت نەئەتوانێت نەگەرێکی ئەمە تامین کات یعنی نۆ زەرفیەتی نییە بە تۆر واقعی بتوانێت حداقلی حتا لە مەتاڵەبات لە کاریگەرانە بیگرەبات شستگان ژنان کە بە جێگەی خۆیەوەمانە تامین کە معلمان و غێر و غێرە بە هەزاران جوان و جامعە بیکان و بێ ئایندە و ئایندەی خۆیان ناوێن لە چوارچێوەی جمهوری ئیسلامی در نتیجەیە کە پەیامەدەکانی ئەوەسە تا ئەو جێگە بە رابطەی مردم تەک جمهوری ئیسلامیان ڕەگەڕێتەوە کەماکان ئەم تەزادە ئەم فاستە عمیقترەوێتەوە بەتۆر وەقتی ئەم نەخاستنە وەکە جمهوری ئیسلامیان گەرەک نییە عمیقترەوێتەوە بە تەورەی کە جمهوری ئیسلامی ناتوانێت نیازەکانەوان بەراورد دەکات داخوازیەکانەوان بەراورد دەکەم تاڵەبات ئەمە یەکێ لەو پەیامگەری در نتیجە دوورنمایە یا پەیامەت بعد از انتخاباتەوە تشدید اعتراض و ناڕزایەتی مبارزەی مردم عەلەی جمهوری ئیسلامی لەو جەماعە هەست تەواو جێگە بە رابطەی جمهوری ئیسلامی تە خارج لە ئێرانە بەرەکەتەوە تەکلیف خودی پزیشکی ڕسمەنی ئەعلامی کردو ئەو سیاستە کە تایسە جمهوری ئیسلامی لە ارتباطە حەماس و حزب الله و بەرحاڵ نیروگە نیابەتی لە خارج کشوەرە هەست کەماکان تاکیدی لەسەرەوە هەست و بەشی لە بوجەی ئەو مردمە لە گیفان ئەو مردمە لە ماڵیات ئەو مردمە بقيمة فقر وبدبختي فرتر دوباره اخاتي گیفان حزب الله وحماس ومجموعه امانه توجه باتحاديه اوروبا على قرته بنظر من امانه خب
تلاشەکەن دلیلەکەی چی ئەوەسە ئەمانە نە ئیتحادیە ئەوروپا ئەمریکا خان تحوڵاتی ئەمە کلۆ جامعانین یعنی گەرێکیان نییە تحوڵی ایجاد بێت کە قدرت کەفێتە دەستبردم کە مردم نەخشی تعیین کنندیان بێت لە نتیجە ئەمانە تۆ تەلاشیانەوەسە کە من جمهوری ئیسلامی لەم چوارچێوە کارژنگای بنویسە کە مەسەڵەن پزیشکی هاتەوە بە ئێستا ناوی ئیسلاح تەڵەبە بنظر من حداخل اتحادیە ئەوروپا تەلاش خۆی کات کە مقدار مناسباتی تەک جمهوری ئیسلامی کە بونتا بنظر من تناقضات حتى جمهوری ئیسلامیش یا سیاستی کە جمهوری ئیسلامی است یا هدفی کە دایسە خامنەی تەقیبەکە حتى ئەمەش بە شدت تا لەژێر سوالە رسما ئەمریکا ئەلامی کردگە ئێمە هیچی دوورنمایك ناوینین بۆ توافقات بەرجام تەک جمهوری ئیسلامی بەخاطرەوەی کە پزیشکیان هیچ کارەس ئەسڵ کار خامنەیە ئەو تعینیەکات و بە تۆر واقعیچەوەسە لەنجا ئێمە هیچ دوورنمایك ناوینین بۆ یەکە مناسباتێکمان بێت تەک ئێران دەوڵەت ئێرانە و ئەم تەغیرە تێژێباتکە هیچ مناسباتی لەبینەوە بوجود نایە و انتظارۆمەنیاکی کە بەرجام تەغیرە تا اتحادیە ئەوروپایش لەگەڵێتەوە دقیقەنەوە تا نەتیجە ئێمە لە دەورەگەر گوزەشتیشە لە دەورەی ڕوحانیشە شاهد بووین دوو دۆرە بالاخره تەلاشیان کرد کە حتى دەورێک بالاخره بە توافقاتی گەین دەور دووەم دووبارە لەغوە بوو دەورەی ڕئیسی دووبارە ئەمە ئدامەی پێیا کرد وتی من بە هیچ نەتیجەی ناکەین لە نەتیجە بەنظرم حتى دوورنمای ئەوەی کە جمهوری ئیسلامی بتوانێت بە پزیشکیان و مناسباتی تەک دەرەوەی خۆی تەک اتحادیە ئەوروپا تەک ئەمریکا تەک چین و رووسیا کە مناسباتیان زۆرش نزدیە تەک بالاخره غەرب و ئەمریکا ئەوانە ئەمانیش پاڵپشت جمهوری ئیسلامیەکەن وەری تاوەجێکە بە ئەساساً رابطەیە جمهوری ئیسلامی تەغییر بەنظرم هیچ تەغییری بە وجود نایە نەتیجە با وجود پزیشکیش ئایندەی جامعەی ئێران کەمەکان لەو چوارچێوە بەقەول معروف ئێدامە پێیات کە تاوەجێک بە جامعەی ئێران هەڵدەگرێتەوە و رابطەی مردم تەک جمهوری ئیسلامیە زۆر ڕۆشن و زۆر سپاس ئەوڕێسایی 5-6 دقیقە 5 دقیقە زیاتر وەختمان نەماوە ئاخرین پرسیارە ماراساکەم پزیشکان لە ڕۆژی شروعی تەبلیغاتی ریاسەت جمهوری بە ئێستا کاندیدابوونی خۆی زۆر بە ئاشکرا وتی من پاسدارێکم بۆ ئاگاداریت حتمما ئاگاداریشی پێشەوەی ساڵی وابزانمە گەیشتبان نەکەم 59 پێشەوەی خومینی سەراسەری ئەعلام کە سەراسەری دانشگاکانی ئێران تعتیلکەن ئاغای پزیشکان دانشگای تەبریزی بەست تعتیلی کرد و زۆر کەوتنە دوای دەستگیری و کوشتنی چەپ و کۆمۆنیستەکان بە دوای انتخاباتەشدا زۆر ئاشکرا وەختی بوو بە ڕئیس جمهور ئێلامی کرد قەرار نییە ئێمە سیاست و بەرنامەیەکی تازە بێنین بەرنامە و سیاست هەر ئەوەیەکە ڕەهبەری معەزەم تعیینیەکە و خامنەئیش داوای کردووە لە دەوڵەتی جەدید بە ئیسلا پزیشکیان کە سیاستەکان و جەهەگیری و بەرنامەکانی ڕئیسی بەرنەپێشەوە زەرب المەسەلێکە ئەڵێ ئینسانی عاقڵ نابێت دوو جار لە کونێ کۆمار بیگەزێ بەڵام بەداخەوە خەڵکی ئێران یا بەشێ لە خەڵکی ئێران کە تەوهمیانەدا 14 جار لەم کونەوە مار گەستوونی لەم رابطەیە حەزەکەم ئەگە تەوزیحێک سەبارەت بەم قسانەی پزیشکیان هەدا پەیامی ئێوە بۆ خەڵک چییە و دەبێت چی بکەن بە دوای ئەم مەسەلەدا بۆ لەحسێک ئینترنێتەکە قەت بوو متام تۆجه سوالێکم هاوڕێ ئەبوو خودی خامنەی ڕسمەی ئەعلامی کردووە وتیگە دەوڵەت جدید ئەدامەی سیاست ڕئیسیە و دەبێت هەموو سیاستە بچێتە بەرەوە تاوجێگە بە شخصی خودی پزیشکیان هەڵەگەڕێتەوە تۆ زۆر ڕۆشن بتێتەوە مەدرەکەی تۆخۆی باسی کردوتی بەلەوە حجابێ ئێمە حجابان بردە دانشگای تەورێز پاکسازیمان کرد بەلەوەی کە ئەسڵ ئینقلاب فەرەنگی دەستپێکا ئێمە دانشگامان پاکسازی کرد عضوێک بە تۆر واقعی لەم ڕژیمە و بەنظر من ئیسلاح تەڵەبەکان هەتا فرەتر لە باقیەکەیان جەناحەکانی ڕژیم مەسەڵەن ئوسڵگرا خدمەتی کرد بە جمهوری ئیسلامی و لە هەر دەورێکە کە جمهوری ئیسلامی لە مەنگەنا بووگە دووچار بوحران بووگە سەری بەرەو خوارەوە بووگە ئەمانە تەلاشیان کردگە بەرحاڵ بەم تەرفەندگەلە جمهوری ئیسلامی نگای بێرن و حفزی کەنەوەمانە ئیسەیش بە نەزەر من هەر ئەو دەورەسە منتها بە نەزەر من خەیاڵ خامە کەمانە دووبارە هەڵگەڕۆ بووە دەورەی ئیسلاح تەڵەبی و دەورەی ئیسلاحات جمهوری ئیسلامی حەداقل لە اتفاقات 96 بەرەملاوە اعتراضات وسیع کە دەستی پێ کرد تەواو بووگە بە تۆر واقعی مردم لە هیچ ئیسلاحێکیان لە جامعەیان نەکردگە هیچ بە نەزەر من ئەمانە گشتی تەرفەند بووە و تەلاشکەری بۆ لە دەورەگەن مختلفە ئەمانە کردیگیانە بۆ حفزەم نظامە بەخاطرەوە خۆیان نەفیانست لەم نظامە جمهوری ئیسلامی چیان ئەمانیشە چووگن و ئەم تەلاشگەلە مەزبوحانەست بە قەول معروف و ئەمانە ناتوانن
جمهوری ئیسلامی بەم شێوە نەجات بدەن بە نظر من ئەم دەورەیشە تەلاشێک بوو کە جمهوری ئیسلامی کردی ئەلبەتە توانێت بە دەرەجەیەک مانۆڕی پێ بدات لە کۆتا مودەتا من تا بە نظر من ئەم ڕەوەندیشە حتمما بە دیوارە خواتووە جمهوری ئیسلامی ناوەمی دەکات ئەو کەسانگەلە لە ئینتخاباتە شرکەتیان کرد زۆر ئشتباهیان کرد زۆر ئشتباهیان کرد و بزانن کە تەجروبەی حەداقەل ئیسلاحات لە 20 چەند ساڵ گذشتا نیشانی دا کە ئەم ڕژیمە قابل ئیسلاح نییە بە دەلایل مختلف ئەم ڕژیمە وەسڵێک ناجور بۆ تەحمیل بووگە بەم جامعە و لە 45 ساڵی گذشتا ئەم مردمە شاهد ببوون بە تەجروبە خۆیان لە دەورەگەل مختلف ئەم ڕژیمیانە تەجروبە کردگە کە جۆز بەدبەختی و فەقر و ئێعدام و اختناقی چکی بۆ مردمە نەوگە لەنیجا لەم دەورە ئەگەر کەسانگەری بە هەر دەلیلێ متۆهم بوون چون ڕێیاندا ئەوە بزانن ئەوڵەن حمایەتیان کرد لەم ڕژیمە بۆ کوشتارێکی فرەتر بۆ تەحمیل بەشی زۆر و شەریکی خودی ڕژیمن دقیقاً شەریکن دقیقاً هەنگان ئەنگۆشتیاندا بەخوێن ئەو کەسانگەلێکە گیانیان لە دەستا لە 1400ەوە لە اتفاقات قبلەوە لە نەتیجە ئەوە ئەم بەشە لە مردمە کە بە هەر دەلیلێ منفعات شخصیە مەحافزەکاریە نازانم هێشتا ئومیدیان زۆی کە لە چوارچێوەی جمهوری ئیسلامی تەخیلی ئشتبای گەوراکەن لەتوان لە خۆیان لەتوان لە مردمە لەتوان لە تحولێک کە لە ئێرانە شروع بووگە بۆ ئەوەی کە تعین تەکلیف خۆی کاتەکەم ڕژیمە بۆی کە سەرنگونی کە بێکە لەسەر ڕێگا لایبە بۆ ئەوەیکە بیخاتە حاشیوە بیکاتە بەقەڵ معلومی کاتە زباڵەدانی تاریخەوە ئشتبای گەوراکەن ئەمە پشتبادن لە مردم ئەمە پشت جمهوری ئیسلامیەکەن وە کومەکەکەن کەم جمهوری ئیسلامی بەقاپەیەکە لەنجە بە ئشتبای گەورەیان کرد تەبیعیە بەشم لە مردمە هەمیشە لە هەموو تەحولێک ئینقلابیە لە هەموو تەحولێکی سیاسیە لە هەموو جوامعێکە معلومە بەشێرە و مردمە لە حاشیان منەوە هێشتا متەوە من هێشتا بالاخره تەکە ڕژیمە کە هانە سەر قدرت و ئەمێنەوە هێشتا وجودین تا ئاخرین لەحزەیەک تەسەورکەن یا بۆ نەتیجە بکەن کە ئیتر تەواوە حداقلەوە بێ مەسەن بێ خاصیت بن بێ تاسیری بڕۆ لە ماڵیانە دانیشن هیچ کارێکتر نەکەنەوەمانە لە اینجامانە اشتباکەن بە نظر من ڕژیمە ئیسلاح شدنی ڕژە دروست شدنینەوە ئەو ڕەوەندە کە دایس ئێدام پێیا بوو کە ئێدام پێیاکە لە اینجا ئێمە خەتابمان وە پەیامان بە مردمەوە وەسەکە مبارزەیان تەشیتەوەکەنەوە بە کاریگەران متشەکل بن بە ژنان متشەکل بن جوانان تەلاشکەن خۆیان متشەکلکەن خۆیان سازبندن بۆ دۆرگەل بعدی بۆ تەحوڵات بعدی بۆ چزانم خیزشکرد بعدی انقلابی کە بە نظر من ها لە ڕێگەوە جامعەی ئێران چارێکی نەجۆزە مەسیرە ئێدامەوە تەکلیف بکەن جمهوری ئیسلامی ڕۆژنەکەات زۆر سپاس هیچ ڕێگایەتر نەماوە جز مبارزە بە قەولی مرد سەرمایەداری خەبری خۆی بە دەستی کرێکاران و زەحمەتکێشان کە مەحرومن لەو مناسباتەدا هەڵدەکەنێ زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لە بەشە لە بەرنامەی ڕۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەسایی سپاس بەوەش هەوڕێ بوو بینەران یازید و خۆشەویست هاتینە کۆتاییم بەرشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر کوێ هەم سافی و سڵامەتیتان ئارەزوومانە